دۆخی ژنان بە شێوەیەکی گشتی لە کەرکوک دوای 18 ساڵ لە ڕووخانی ڕژێم و نەمانی ڕژێم چۆن ێبینی؟ بەڵێ بەیانیتان باش، هیوادارم بەیانیەکی خۆش بێ. باسی وەزعی ژنان بکەین، بەڕاستی ژنانیش تاکێکی ئەم کۆمەلگایەن سێرەکەی وەزعەکەیان ئێمە زانین ئێمە کۆمەلگاکەمان پیاو سالاریە، باوک سالاریە، ئەمجا ژن لێرە تونندوتیژی بەرامبەر بکرێ ئەبێ بێجگەل ئەم وەزعی کە ئەم شارە پیاە ڕوات و کە یاسا هەتا ڕادەیەک سەروەر نییە و دام و دەستگاکانی حکوومەت ناتوانن ئەو پارێزگاریە بکەن لەو ژنانەی کە تونندوتیژیان بەرامبەرەکرێت و ئەمانە بێزگەلەوەی کە ئەو هەموو چەکدارە لەم شارە هەیە. ئەمە ڕەنگی داوەتەوە سەر وەزعی ژنان بەگشتی، بەڕاستی یعنی لە ناخۆشترین کاتیەتی. یان من زۆرجا بیر لەواکەمەوە ئەڵێم ساڵی هەفتاکان کە دایکم ئەو کاتە وەزعی زۆر لە من باشتر بوو. هیوادارم کچەکەم وانە بێ وەکو ئەوەی ئێستا کە ئێمە ئەیچێژین. بۆیە یعنی ئێستا زۆر گرینگە ینی یاساکان بەرەو یەکسانی بچێت و بەرەو گونجاندنی ژینگەیەکی بۆ مافی مرۆڤ، چۆن ئێستا لە هەرێمی کوردستان یاساکان بەو لایەناتێ. بیرۆکە ئێمە تا ئێستا تازەوا بیرۆکەی داعش و توندڕەوی و ئەمانە هەمووی لێرەوە هەڵەداتەوە، ڕۆژ بە ڕۆژ سێرەکەین جوولە جوولیان زۆرە و ئەمانە. بەڕاستی ئەمە هەمووی ڕەنگەداتەوە، چونکە من لێرە باسی بەس کۆمەلگای کوردی ناکەم، باسی کۆمەلگای کەرکووکەکەم بەگشتی بە هەموو نەتەوە ئاینیەکانی لە وەزعێکی خراپان. بەس ئەوەی کە ئێمە هەوڵەدەین بزوتنەوەیەکی ژنانی پتە و دروستکەین لەم شارەیە کە زیاتر داکۆکی لە مافی هاوڵاتیان بکەن لێرە و زیاتر لە ژن و کچان کە ئێستا ئێمە چەند ساڵە قۆناغی خوێندن بەڕاستی وەستاوە قوتابخانە، ئێستا ئەگەڕێنەوە بەرەو قوتابخانە و کە سێرەکەن چەندەها کچ دابراون لە قوتابخانە و هەمووی بە مناڵی بەشودراون. ئێستا کە ئەمە دیاردەیەکی زۆر زەقا کە ئەگاتەوە لە حەسەبی یاسای حکوومەتی عێراقیش شودانی کچان بە بچووکی لەژێر یاسای بازارکردنی بە مرۆڤە. یعنی لێرە کە ئەم مناڵانە بە زووترین کە لە قۆناغی خوێندندا ئەبڕێن و بە تەمەنێکی بچووک بە شۆدرێن، ئەمە بازرگانیە بە مرۆڤ. لێرە اینجا هیوادارم ئەو بەرپرسانەی ئەم شارە هەوڵدەن لە ڕێی دادگاوە، لە ڕێی یاساکانەوە، یاساکان ئەمجارە لەو دەورەی پەرلەمانیە تازە زیاتر بەرەو ژینگەیەکی مافی مرۆڤ بچێت و بەرەو یەکسانی بچێت و زیاتر دەنگدان لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی تونندوتیژی خێزانی. بەڵێ سریفان تۆ باس لە دۆخی خراپی ژنان کرد لەم ڕۆکایە لە کەرکوک، و ئێمەش زانی کە حکوومەت تا بڵی لەو بوارەیە کەم تەرخەم بۆ، بەڵام ئێوەی ڕێکخراوەکان وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوە ئێنجیۆکان لەو بوارەیە چیتان کردو؟ ئێمە کە باسی ڕێکخراوەکان بکەین، ئایا من باس لەواکەم چەند ڕێکخراوی چالاکمان هەیە لەسەر ئاستی شاری کەرکوک. هەمووشی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە هەیە لەسەر ئاستی پرۆژەکانی خۆیان ئیشەکەن، لەسەر ئاستی ئەوە نییە مەسەلەن دیراسەتی وەزعی ژنان بکەن لەم شارەیە بۆ چۆچێ نەخێر، هەر لەسەر ئەم کەیسە و ئەم کەیسە و تەواو بڕایەوە بە دواتچوونی کەیسەکەش کەمەکرێ. لێرە زۆر گرنگە، یعنی گەمن لەم شارەیە عەلەقەل 3-4 ڕێکخراوی چالاکم هەبێ هەتا بتوانین بزوتنەوەیەکی ژنانی چالاک لێرە دروست بکەین. یعنی بەداخەوە نە ڕێکخراوە NGOکان نە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەکو پێویست لێرە شۆنی پەنجەیان دیار نییە و بەڕاستی ئیشەکانیش لاوازە هەتا ڕادێ. هیوادارم یعنی نەختێ بەخۆیان نابستنەوە و هیوادارم ڕاگەاندنیش دەوری هەبێ بۆ ئەوە بۆ چاودێری، چکە چاودێری بەڕاستی زۆر گرنگە، نا هەر لەلایەنی مەسەلەن میدیاوە نەخێر، لەلایەنی بەرپرسەکانەوەش لایەنی یاساوەش ئەبێت چاودێری بکرێن ئایا ئەسەری ئەم ئیشانە بەرەو چۆچێ، کوانێ ئەسەرەکانی. گەمن هەر پرۆژەیەک بێت و تاو بڕایەوە فەندێکی زۆر کە لێرە بەکاردێت و بەس لە کۆتاییە سەرەکەی هیچ ئەسەرێکی جێ نەهێشتووە. ئەمە کێشەی گەورەمانە لە ناو کۆمەلگای کەرکووکە، یعنی گەندەڵی هەتا تەشەنەی کردووە بۆ ناو ڕێکخراوەکانیش. بەڵێ سرود محەممەد ئەگەر پێمان بڵێ لە ئێستایە ینی کۆدەنگیەک هەیە پێکاتەکانی کەرکوک بە تایبەت ئەو ڕێکخراوانی کە بەشێکیان وابەستن بە هەرێم بەشێکیان بە بەغاوە، هیچ تەنسیق و هەماهەنگیەکەی لە نێوان ڕێکخراوەکانی ژنان لە کەرکوک بۆ کارکردن لەسەر ئەم ئاراستەیە لەسەر ئەم بوارە؟ ینی گەبڵم لەسەر ئاستی شخصی هەیە، لەسەر ئاستی ڕێکخراوەی نییە. ئەمەش لێرە کێشەیە. ئێمە وەکو چالاکبووان یەکتریە ناسین و بازە
یارمەتی یەکتریشە دەین بەس وەکو ئەوە نییە کە ئێمە بەڕاستی تۆڕێکی پتەومان هەبێت و ئیشی بۆ بکەین چونکە پێش ئێمە مەسەلەن 10 ساڵێک هەوڵمان بوو ئەم شتانەدا و هەشمان بوو بە سێرەکەی زۆر لایەن هەیە نایەنەوێ هەتا ئەو تۆڕانش دروست بێ چکە کە دروست بوو بە قووەتە بێ بۆیە نایەنەوێ بە هەموو لایەنێک دژی ئەو ینی تۆڕانە وەستن کە یەکلایەنی هەموو مەسەلەن ڕێکخراوەکانی ژنان و بزوتنەوەی ژنان و هەتا یەک دەنگی هەبێژن لەم شارەیە بەس ئێمە هەوڵمان داوە لەسەر ئاستی ینی لەسەر ئاستی کۆمەڵگا مەسەلەن تۆڕی ژنانمان هەیە مەسەلەن لە دبس لە حەویجە لە لەیلان ینی ئەمانە لەسەر ئاستی شاری کەرکوک هەوڵە دەین لەسەر ئاستی کۆمەلگا و گەڕەکەکانە شت دروستکەین هەتا بتوانین دوا ڕۆژ ئەمانش چالاکبوانیان لێ دەرچێت و بتوانین دەنگی ژن بکەین بە یەک دەنگ پەرلەمانی عێراق لە خولەکانی ڕابردووە هاتسەر لەسەر ئەم کێسانە کاریان کردو ئەگە کاریان نەکردو بۆ ئەبێ لەسەر قەزەیەکی وا کە پەیوەستە بە دۆخی ژنان بۆ ئەبێ کار نەکرێت بڵێ ینی هەتا قەزیەتی ژنان تیجارەتی پێواکرێ بەڕاستی ینی سێرەکەی یان وەکو ڕیکلام یان بەکاری دێنن مەسەلەن بۆ کاتی دەنگدان بەکاری دێنن مەسەلەن ئێستا پێشەوەی ئەو لەم دەنگدان پرۆسەی دەنگدانی ئەمجارە تاو بێ سێرەکەی ویستیان یاسای 57 بگۆڕن کە حەزانەتی منداڵ لەلایەن دایکەوە ئەمجارە لە تەمەنی مەسەلەن 7 ساڵیەوە لە دایکەوە بسەنن بیدەنەوە بە باوک ینی ئەمە بازرگانیە لێرە پێکرێت لەبەر ئەوەی مەسلحەتی خۆیان هەتا کۆمەڵی دەنگ بێنن ینی هیوادارم ئەمجارە ئەم دەورە پەرلەمانیە ئیشی باشتر بکەن زیاتر ئەندامەکانی کەرکوک ئەمانەوێت چالاک بن لەسەر ئاستی پەرلەمانە هیوادارم بێن لەگەڵ ئێمەیە دانیشن هەتا بتوانین ینی ئێمە ینی ڕاستەقینەی کۆمەلگایان پێ بڵین ئەوان لەسەر ئاستی دیبلۆماسیە شتەکان نەدێنن نەخێر بابێن هەتا بزانن وەزعی کەیسەکان چۆنە و هەتا چۆن بتوانین وەکوڵی چەپڵە بە یەک دەست لێ نادرێ ئەوانی شاوکار بن لەگەڵمانە هەتا بتوانین ژنگەیەکی زیاتر گونجاو بەرەو مافی مرۆڤ بڕخسێنین لەم شارەیە باسمان لە ڕۆڵی حکوومەت کرد کە حکوومەت ڕۆڵێکی ڕاستی نەرێنی ژەراوە لەم بوارەوە باسمان لە ڕۆڵی ڕێکخراوەکانیش کرد بەڵام لە ئێستاە ینی سەرەکیترین ئەو کۆسپانە چین یعنی بەڕای تۆ کە لەبەردەم خەباتی ژنان یاخود لەبەردەم بەدێنان و دەستەبەرکردنی مافەکانی ژنان لە کەرکووکەیە چی بکرێ بۆ باشکردنی دۆخی ژنان لە مرۆڤی کەرکووکە بەڵێ یەکەمین شت بیرۆکەی داعشە ئەبێمە هەوڵدن ئەم بیرۆکەی لە مێشکیان دەرکەین چکە هەتا بەرپرسەکانی ئەم شارەشە بەڕاستی ینی بڕوایان بەو بیرۆکەیە هەیە ڕاستە جلوبەرگی داعشیان لەبەر نییە بەس عقلێتیان عقلێتی داعشە زیاتر چۆن داعش تیجارەتی بە ژنان و بە کچانمان کرد ئەمانی شار ئەوان هەر بەو چاوە سێرەکەن ینی تا ئێستا وەکو مرۆڤ سێر ناکرێ ینی هیوادارم ینی ئەبێ ئەمانەش خولی تایبەتیان بۆ بکرێ ئەبێ حکوومەت لەسەر ئاستێکی بەرز چاودێریان کە ئایا هەڵسوکەوتیان بەرەو چۆ ئەچێت و ئەمانە ینی هەروەهاش ینی یاساکان زیاتر بەرەو مافی مرۆڤ بچێ نەخێر یعنی ئێمە حکوومەتی عێراق ینی چەند یاسایەکی نەودەوڵەتیمان هەیە کە عێراق پابەستە بێ بەس ئێمە سێرەکەین ئایا چەند لێرە ئەمە کاری پێ ئەکرێ ئیشی بێکرێ ئێمە گە تا ئێستا مەسەلەن داڵدەیەکی ژنانمان نەبێ لەم شارەگە من بمەوێ یەکێ بپارێزم ئەبێ بیکەمە سزنی تەسفیراتەوە بەداخەوە ینی سزن شوێنێکی پاراست بەڵێ کاردانەوەی زۆر خراپەیە سێرەکەی ئەمە تونند و تیژی بەرامبەر کراوە منەی کەمە ناو کۆمەڵێکی ئەمانەی بڵێ کۆمەڵێکی بڵێن ئەوانەی کە ئیشی خراپیان کردووە و بۆیە چوونەتە ئەم سجنەوە لەگەڵ ئەوان تێکەڵاوێکم دوایی دەرەچێت بە ئەبێتە یەکێکی خراپ بۆیە ینی هەوڵ دەین ئەبێ حکوومەت بیر لە خۆی بکاتەوە ئایا من یاسام گاڵتە بە خۆمەکەم یان ئەمێ من بەڕاستی ئیشی پێ بکەم بۆیە ینی ئێماڵێن بەسە گاڵتە بوون بەسە بازرگانی بە مافی ژنان و کچان هیوادارم ینی بەڕاستەقینە ئیش بکرێت و کاری بۆ بکرێت و چاودێری بکرێت لەسەر ئاستی کۆمەلگا نەوەکو لەسەر ئاستی مەسەلەن حکوومەتی کەرکوک ئەڵێ وەڵام من شارەکەم ئارامە نەخێت بابێ ئێمە بزانین ئایا ماڵەکانمان ئارامن گە من ماڵ ئارام بێ ڕەنگە داتەوە سەروەزعی شارەکە نەخێر من ماڵەکانم ئارامنی لەناو تاکەکانی خێزان لەناو ماڵی خۆیانە هەز بە ئارامی ناکەن ئەمە لێرە ئەمە کارە ساکە بەڵێ ئەگەر زیاتر قسە لەسەر ڕۆڵی دادگاکان تایبەت ڕۆڵی سلوی دادگاکان و ئەو یاسا کۆن و سووانەی تا ئێستا پەنجاکان و شەستەکان کاریان پێکرێ ئەمە لە ڕووی عەمەلیەوە لە ڕووی کردداری و لە ڕووی دەرونیەوە تا چەند کاریگەری نەرێنی لەسەر
دۆخی ژنان و بە تایبەت ئەو ژنانە دروست کردووە کە کەیسەکانیان نەچێتە محکەمە. بڵێ ینی ئێستامە زۆر زە سێرەکەین بۆشاییەکی یاسایی هەیە لە دادگایە کە قازیەکان ئەنوێ ئیش لەسەر مەسەن ئەبێ مادەکان هەوڵدەن لەگەڵ کەیسەکە هەوڵدەن لەگەڵ مادە قانونیەکانە بگونجێت تەکیفیکەن بەس ئێمە سێرەکەین ینی زۆر زە قازەکاڵ ئێمە نازانین چۆن حکومکەین مەسەن سێرەکەی ئێستا مەسەلەن ئەڵێ تەحڕشی ئەلکترۆنی زۆر کەیسیتر هەیە کە لە ناو خێزانە بۆیە یعنی پێویستەکە یاساکان زیاتر لەگەڵ کۆمەلگایە بگونجێ ئێمە من لە ساڵی 57ەوە لە 69ەوە من ئەم یاسانەم هەیە ڕاستە ئەو یاسایانە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشترین یاسا بوو لەو کاتە هەتا ئێستا زۆر مادەی هەیە بەس ئێستا سێرەکەین ئەبێ زیاتر بگونجێت چکە ئێستا من وەکو ساڵی 57 و 69 ئەمانە نیم نەخێر زۆر شت گۆڕە ئەبێ ئەو یاسایانە بگونجێ لەگەڵ ئەم کۆمەلگایی ئێستا یاسا ئەبێ زیندوو بێ نابێ مردوو بێ ئەمانە مردن ئەم یاسایانەی ئەو ئێستا بێ یاساکان بگونجێ بۆیە یعنی ئێستا ئەبێ مەسەلەن یاسای تون دەرچێ بۆ توندوتیژی لە ناو خێسانی ئەبێ یاسا بۆ پاراستنی منداڵ و ژنان ئەبێ من لانەیەکی ئارامم هەبێ بۆ ژنان و بۆ کچان من تا ئێستا سزنێکی کچانم نییە لێرەیە یعنی سێرەکەی ڕەسەن ئەیانبەن لەگەڵ سزنی ژنانە تێکەڵاویانەکەن ئەمەش لێرە کارەساتە من تا ئێستا یعنی قازیەکی تایبەتم نییە کە بەڕاستی لەو لایەنە چۆن ئێستا ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بۆ خێزان و بۆ منداڵ کە اختصاصی ئەوە بێ ینی ئەمە کێشەیەکی گەورەیە من زۆر جا مەسەلەن ژنێک ئەڵێ منەچم کە ئەڵێم کەیسەکەی خۆمە بەرەمە بەرامبەر قازیەکاڵێ مێردەکەی ژنی بەسەراهێناوە و بەجزی و نازانێت و سێرەکەی دیار نییە ماوەیەکە نە مەسرفەکات لەسەر ماڵ و مناڵی سێرەکە قازێکە پێڵێ چونکە ئەویش بیرۆکەی هەیە و خۆشی فرەژنی کردو ئەمانە ئەڵێ ئەو ینی تۆ شتێکە خوارڕێی پێداوە تۆ تێڕی لێ بگری ینی بەعکسەوە ئەو بەرە بێتە جانی ژنەکە و کە تووشی توندوتیژی بووە و کە مێردەکە بڵێ ینی سێرەکەی ئەوەی ئەبێ عەدالەت تەطبیقکە خۆی بڕوای بە عەدالەت نییە ئمجا تا ئێستا ئەو بۆی ئەڵێم بیرۆکەی داعش بۆی ئەبێ خولی تایبەتیان بۆ بکرێ هیوادارم وزارەتی عەدل چاودێری ئەمانە بکەن محکەمەی ئیتیحادی چاودێری قازیەکان بکەن کەیسەکان ئەبێ خولی تایبەتیان بۆ بکرێتەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئیش لەسەر ئەمانە بکەن بۆ وشیاری بۆ ئەوەی بزانین حکوومەتی عێراقی چەند بربەستە بەو یاسا نێودەوڵەتیانەی کە بەرامبەری ئەبێ بەرپرس بێ ئایا مەسەلەن ئەو مادە دەستوریانەی کە هەمانە ئەو خاڵە دەستوریانە حکوومەتی عێراقی چەند ئیشی لەسەرەکە مەسەلەن یاسای عقوباتە یاسای باری کەسایەتیە ئایا چەند گونجاوە لەگەڵ ئەو مادە دەستوریانە هیوادارم ئەم خولەی تازەی پەرلەمانە ئیش لەسەر ئەوە بکەن نەوەکو دانیشن یاساکان بەرەو خراپتر بچێ یعنی ئێمە لە ینی پڕ بە هیوایەک چاومان ئێستا لەو دەورە پەرلەمانی ئێستایە کە ئیش لەسەر ئەوە بکەن کێشەکانی کۆمەلگا بەڕاستی چارەسەر بکرێت و بەرەو ئەوە بمان بن بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتی شانازی بەوە بکەن کە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتین بەس بەداخەوە یعنی تا ئێستا قسە لەگەڵ چێکی ئەڵەی خۆزگە من لەم شارە نەبوومایە لەم وڵاتە نەبوومایە بۆیش ئەمە وای کردووە هەستی هاوڵاتی بوون لاواز بێ ئەمجا ئەمە نامەیە کە بۆ بەرپرسانی ئەم شارە و بۆ ئەندام پەرلەمانەکانمان ئاوڕێکی ڕاستەقینە لە هاوڵاتیان بدەنەوە و زیاتر لە ژن و منداڵ و پەککەوتەکان هەتا بتوانین چۆن چارەسەری ئەم کێشانەی کۆمەلگا بکەین بەرە و ژینگەیەکی مافی مرۆڤ زیاتر بچین. سرودخانەگەر چی باس لە فرێژنی کرد بەڵام بەر لە ماوەیەک ینی دیاردەیەکە بوو حاڵەت بوو بەڵام پێچوو بەرە و دیاردە بڕوە ئەوی شۆ بوو بەسەن بەشێک لە وڵاتیان هاتن ژنی دووەم و سێمیان بە حکمەوەی لە هەرێم تۆمار ناکرێ هاتن لە کەرکوک ئەم کاریانە کرد بۆ ڕێگە پێدراش بوو بنات کاراسانیشی بۆ کرایان هەندێک محامی و دادوەرەوە ئەم دیاردێت تا چەند بوونی ماوە ئەگەربوونی ماوە ئەمە حەق نییە پێشی پێ بگیرێ بەڵێ ئێستا ئێمە یعنی ئەتوانین بڵین لەسەر ئاسی شاری کەرکووکە ڕێمان لێگرتووە بەس ئێستا بەرەو خانەقین و ئەواناچێ یعنی ئەچن لە دادگاکانی ئەوێ و لە ئەتوانن لە شارەکانی تر ئێستا لە کەرکوک مەسەلەن ڕێی لێگرتراوە بەس لە شارەکانی تری عێراقی کە ئەتوانن بچن لە بەغایان لە خانەقین کە من ئاگادارم لە خانەقین زیاتر ئەم ئێستا ئەم
زەواجانە لەوێ تۆمارەکرێ ئەمەش کێشەیەکی یاساییە یعنی لەوە دەرەکەوێت کە تا ئێستا محکمەی ئیتیحادی بڕوای بە فرەژنی هەیە و بە تعلیماتێکی باش ڕێی لەوە نەگرتووە کە ئەوانەی دانیشتووی هەرێمی کوردستان بن بەداخەوە زۆر بەرپرسەکانی خۆمان ئەوانەی ئەچنە بەغدا و ئەچنە پەرلەمان سێرەکەی لە دادگاکانی بەغا بۆ خۆیان لەوێ ژنی دووەم و سێەم دێنن ئەمەش ئەبێ چاودێری ئەم کەیسانەش بکرێت بەڵێ لە ئێستا نەبوونی یاسایەکی شیا و بۆ مامەڵەکردن لەگەڵ قەزیەکانی ژنان تا چەند مەسەن لە زەرری دۆخی ژنانەوە چی بکرێ بۆ باشکردن یعنی ئەکرێت لەو ڕۆ هەنگاوی چۆن بنرێت بڵێ ئێمە ئێستا کە باسی یاسای بەرنگاربنەوەی توندوتیژی خێزانیەکەین ئەم یاسایە کە حکوومەتی عێراقی نسخەیەکی لێ دەرکرد کۆپیەکی هەیە و هەروەها سەرۆکی هەرێم دکتۆر بەرهەمیش ئەویش نسخەیەکی بەڵێ سەرۆکی کۆمار ئەویش نسخەیەکی تری هەیە ئێستا یعنی هەوڵە دەین ئێستا ئەم پەرلەمانە کە دانیشێ نسخەیەکی تایبەت هەبێ کە ئەوەی زیاتر لە بینی هەردوو ئەو کۆپیەی کە هەیە کامە مادەکان زیاتر کە بەرەو بڵێن زیاتر گونجاو لەگەڵ مافی مرۆڤە ئێستا ئێمە خۆمان وەکو کۆمەڵەی ئەمەلی عێراقی ئیشی لەسەرەکەین و هەروەها لەگەڵ تۆڕی ژنانی عێراقی کە لۆبی بکەن لەسەر ئەو شتەیە کە ئێستاش ئێمە کەڕایە گەینین ڕۆژی 25 نۆڤەمبەر کە ئێستا ئەمە نێزیکین لە مانگی نۆڤەمبەر و لە 16 ڕۆژی نابۆ توندوتیژی کە کۆنفرانسێکی گەورە لە شاری کەرکووکە کرێ کۆنفرانسێکی لەسەر ئاستی هەموو عێراقا کە ئەوەش یەکێکە لە بڕگە سەرەکیەکانی کە باسی لایەکرێ ئەمە یەکەمین جارە ئەی دەرکێنم بۆ ئەو کۆنفرانسە کە ئێمە ئێستا ئامادەکاری بۆ بکەین بە پێی و معلوماتانی ئەمە سنتەری ڕوبەڕبوونەوەی توندوتیژی دەرهەق بە ژنانێ لە شارەکان یەکێ لەو خەلەلانەی هەیە مەسن زۆر جارە بینین پیاوێک ئەم سنتەرانە بەڕێوە بە ئەم لایەنە زیانی بە قەزەی ژنان نەگەن بڵێ بەداخەوە ئەمجا زۆر ئێمە هەتا گەژنێکیش بەڕێوەی ببە بە ژنەکە عقلێتی پیاو نەبێ ئەمجا زۆر جاگە ئەمە چونکە شوێنێکی بەرپرسانە ینی بەرپرسەکان یەکێکی لێدانێن وەکو عقلێتی خۆیان بێ نەوەکو ئەوەی کە بڕوای بە کەیسەکانی ژنان بێ بە مافی ژنان بێ بە مافی کچان بێ نەخێر یەکێکدانێن لەگەڵ عقلێتی خۆیان گونجا بێ نەوەکو خزمەتی پرۆسەی ژنان بکات و ئەمە ینی بۆیە ینی زۆر دەسێرەکەی ڕێکخراوەکانی ژنانە پیاو بەڕێبە بەداخەوە یان لە پشتەوە پیاو لە پشپەردەوە پیاو بەڕێبە ئەمە بەڕاستی ئەمە بازرگانیە بە کەیسی ژنان و بە مافی ژنان بۆیە ینی لەمە دو ئێمە ئەم شتانە قبول ناکەین بە هەموو چینەکانی ئەم شارەوە دا هەوڵ بۆ ئەوە دێن کە زیاتر دەنگەکانی ژنان بکەینەیەک کە دژی ئەمانە بۆستین چکە تا ئێستا ئێمە بووینەتە زەحیەی ئەم توندوتیژیە بە هەموو جۆرەکانە بەڵێ ئێستا خەریکی ئەوەی ینی لەگەڵ ئەو تۆڕانەی کە هەمانە لەسەر ئاستی ناوچەکانی شاری کەرکووکە کە هەڵمەتی وشیاری زیادەکەین ئێستا لەم ماوەیە و خاستن ئێمە بەرەو 16 ڕۆژی نابۆ توندوتیژی هیوادارم ڕێکخراوەکانی تریش پێکەوە ئەو هەماهەنگی هەبێ لە بینمانە و هەروەهاش کە نەتەوەی گرتووەکان گروپێکمان هەیە هین ڕێکخراوەکان کە ئەوانەی زیاتر لەو بوارە ئیشەکەن هەوڵە دێن ئێستا زیاتر ئەوانیش چالاک بن هەمووی ببێت بەیەک دەنگ و هەوڵ دەین زیاتر خەڵک و شار بێتەوە فشاریش دروستکەن لەسەر لایەنی بەرپرسەکان و هەروەها ئەندام پەرلەمانەکانی شاری کەرکوک کە ئیش بکرێ یعنی ئێستا من زۆر جا لەگەڵ ئەو دانیشت نەکرێ لەسەر داکۆکی لەسەر مافی ژنان و یان لەسەر مادەی 57 باری کەسایەتی کە زۆر جا کە دانیشین باسی شتەکانەکە ئەڵێ کەس ئێمە باسی ئەم شتانەی نەکردووە یعنی خۆشە شتەکان بەڕاستەقینە بکەیتە ڕوو کە باسیەکەی هەمووی قەنەعەتی پێدێ هەتا مامۆستا ئاینیەکانیش یعنی هەمووی هاتنە سەر ئەو قسانەی کە من ئەیکەم چکە ئێمە بەڕاستەقینە شتەکانەکەینە ڕوو ئەمانەوێت چارەسەری ڕاستەقینەشی بۆ بکرێنەوەکو هەر ئەوەندە ڕکلام بێت و هەر ئەوەندە بەرپرسەکان کە شانازی بەخۆیان کە نەخێر ئێمە ئەمانەوێ کۆمەلگا ئیستیفادەی لێ بکات و بەرژەوەندی کۆمەلگا بێت